ئەگەرچی لە ئیسادە باز لە هەدەردانی سامانی گشتی لە هەرێمی کوردستان و برنەدەرەوەی سامانی کوردستان بۆ دەرەوەی وڵات دەکرێت، بەڵام تا ئێستا بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا لەو بارەیەوە نەخراوەتە ڕوو. بۆ ئەوەش ڕخنەی تون لە دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان دەگیرێت بەوەی تا ئێستا وەکو پێویست کاری خۆی نەکردووە و بەدەدەچوون بۆ کەیسەکانی گەندەڵی و ئاشکراکردنی چۆنەتی بە هەدەردانی سامانی گشتی لە هەرێمی کوردستان ناکات. ڕۆڵی دەستەی نەزەعاز لاوازە بەڕاستی وەکو پێویست نییە و وەکو پێویست دۆسێ ناکاتەوە بۆ ئەو گەندەڵیانەی کە لە هەرێمی کوردستان نەکەر ئەوەی کەمڕۆ بۆ تەحەدەس و بۆتە قسەی مێدیاش بەڵکو بۆ کۆی کەیسەکانی دیکەی گەندەڵیش ڕۆڵی دەستەی نەزەها ڕۆڵیشر لاوازە لە ئاستمۆحی خەڵکی کوردستان لە ئاستمۆحی هین نییە بە چاڵەگوانانیش نییە. سەرۆکی لیژنەی نەزەها لە پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ڕخنە لەو دەستەیە دەگرێت و ئاماژە بۆ دەکات پێویستە ئەو دەستەیە ئەکتیڤ بکرێت و بەو شێوازەی ئێستا نەمێنێتەوە، چونکە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و کاتی ئەوە هاتووە بەجددی دەستەی دەستپاکی بەدەدەچوون بۆ کەیسەکانی گەندەڵی بکات کە ڕۆڵی لاوازە لەو بارەیەوە. أكيد هكا يعني أكتيف بايا وضع ندقة هشتا أف وضعي أفريقيا جهشتيه مبينين يعني أف ملتا يتناليتن إيش جندلية وهم يجي دام بيداني بيت كان وهم يجي اعترافي بشندت كان بس يا ماي جهبة جاي كردن يعني وقت خلاص نما باشترين درفات باشترين فرصة يعني أختي تقيران دا شخص زينكي إصلاحينكي جندلية بنبرنكي دي كنجي شو وقت جندلية بنبركي باشترين درفتا بو أنجومني وزيران بو حكمتي بو لا أنا كان زور همي بريكفن دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان و لە ئامانجەکەی داهاتووە ئەرکی سەرەکی ڕۆبەڕۆنەوەی گەندەڵی و لە ناوبردنێتی لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا تۆکمەکردنی شەفافێت و سەروەری یاسایە. بەڵام چاودێران دەڵێن ئەو دەستەیە وەکو پێویست بەو ئەرکە هەڵنەستاوە بۆیە داوا لە حکومەت دەکرێت لە پاڵ چاکسازیەکانی کاری ئەو دەستەیەش کارە بکات، چونکە چاکسازی بەبێ لە ناوبردنی گەندەڵی بە ئاماژ ناگات. سیروان حوسێن، کورسات نیوز.